بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداریەوەی عزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویستی هەورامان و پێشمەرگەی دێرین کاک شەوکەت حەمەساڵح ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. کاک شەوکەت یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە زۆر بواردا و لە مێژوو ژیانی خۆی داتوانیوەتی خزمەتی گەورە پێشکەش بکات. ساڵانێکی زۆر پێشمەرگە بووە لە دەرەوە و لە شاخ خزمەتی گەورەی بەم نیشتیمانە کردووە و قوربانی لەو پێناوەدا داوە. خزمەتێکی زۆری جوتیارانی کوردستانی کردو لە دوای ڕاپەڕین لە یەکێتی جوتیاران. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندە و مێژوویەکی جوانی هەیە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیە بچینەوە بۆ یادەوەریەکانی کاک شەوکەت حەمەساڵح باس لە ڕۆژانی پێشمەرگایەتی و یادەوەریەکان و چیرۆکی وێنە نەجێڕاوەکانی ئەو بکەین. کاک شەوکەتم کاتت باش. پێشەکی بەخێر بێن بۆم بەرنامەیە و باندی دەم هاتنەوە کابراواتنی سڵاتانەکەم و بەخێر زۆر سپاس بۆ جەنابەت چاومان ڕۆن بوو. تەندروستی چۆن ئێستا؟ وەڵی باشترە نەخۆش بی و باشترە بەڵیان نەخۆشی مەیە نەخۆشی دڵمە بڵێ چاومان ڕوون بوو هیوادارم تەندروستیت باش بێ ڕاوەی شاوە جوان بێ شەڵاتە من درێژ بی زۆر زۆر خۆشحاڵ بووین ببینین جەنابەت. ئێستا زیاتر ڕۆژانە بە چی و سەرقاڵی؟ وەڵی لە ماڵەوە دانیشتوم هیچ ئیشگارێکم نیە خاننشینم. بڵێ هەفتەی دوو جارات و چۆی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانەکەم یەکشەمە بۆ لای هاوڕە کۆنەکان هاوڕەیەکی کۆنە بینین یادەوەریە بیرەوەریە بەتەئکید بۆ یەکە گێڕینەوە نایچ. زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ دیارە جەنابەت لە سەرەتای پەنجاکان لە تێوەڵە لەدایک بوویت. بەڵێ وەکو بنەماڵە ینی ئێوە لە تێوەڵە بوون. بەڵێ هەر لە تێوەڵەش چوویتەتە قوتابخانە. بەڵێ من پێم خۆشە پێشێ بێمە سەر قۆناغی مناڵی جەنابەت باسێکی باوکتم بۆ بکەی کاک حەمەساڵح کە یەکێک بوو لە کەسایەتیەکانی ئەو سەردەمەی هەورامان و بەشدارێکی کاریگەریە بوو لە شۆڕشی ئەیلول و دواتریش کاریگەری هەبوو. سپاس دەکەم. باوکم یەکێک بوو لە ئەندامەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ئەوەی من دەرکم پێکرد و ئاگام لێ بوو لە ساڵی 59 دەرکم بەوە کرد کە باوکم لە ڕێکخراوی پارتی دیموکراتی کوردستان ئەندامە و بەشداری کرد دوکاندار بوو هاتوو چۆی بەغایە کرد. ئەو کاتە تەوێڵە وەکو ناوەندێکی تەجاری وابوو هەموو گوندەکانی هەورامانی ژاوەرەوە تەخت لۆن ئەو منتەقانە شەمیان هەموو گوندەکانە هاتنەوە بۆ تەوێڵە لەبەرەوە تەوێڵە من شوێنێکی تەجاری بوو هەموو کاروکاسبیەکی تیا بوو دەیان دوکانی تیا بوو و دەیان پیشەگەری تیا بوو هەر لە کڵاشنەوە لە کڵاشکەرەوە لە دروستکردنی پاچ و بێڵ و ئەمانە بۆ ئیشوکاری باخەکان و هەموو ڕووی ئەکردەوە تەوێڵە قەرباڵغە بوو دەیان دوکانداری تیا بوو باوکیشم یەکێک بلو خەڵکانەی کە دوکانی هەبوو خەریکی کاروکاسبی دوکانداری بوو. بەشدار بوو لە شۆڕشی ئەیلول بەشدار بوو لە شۆڕشی ئەیلول لە حەفتاونەوە کە ئیجازەی پارتی درا ئیتر لە تێوەڵە باشکرا ئیشکرا دیارە 58 بەولاوە من لەبیرم یە کە مناڵ بووین تەنها گۆرانی و چەپڵەلیان و بۆ وەزارەت و حیزبی شوێعی ڕەواجێکی هەبوو بەڵام لە تێوەڵە زۆربەی خەڵکەکە شوێعی بوون. لە نەتیجە بۆم دەرکەوت باوکم و کۆمەڵێ خەڵکی تر پارتین و ئیش بۆ پارتی ئەەکەن هەتا بەرپابوونی شۆڕشی ئەیلول لە شۆڕشی ئەیلولیشە باوکم دەورێکی کارایە بۆ لەگەڵ ئەو برادرانەی کە لەگەڵ یابوون و بم مامەکەشم کاک حەمەی فەرەج لە بیرەوەری کتێبەکەیە لە شنەوێەوە بۆ ستۆکۆڵم بەدەقیق ناوی باوکم ئەبات ڕێیەکی بوو لەو پیاوانەی کە ناردمان بۆ چەک کە بووینە پێشمەرگە چەکمان کەم بوو ناردمان بۆ لای حەمەساڵی حاجی فەرەج و مستەفای حاجی فەرەج چەکیان بۆ ناردین درێژەمان بە شۆڕشدا هەتا لە گرتنی مەخبەری تەوێڵەشدا دووبارە جارێکی کاڵێ بەدەممانەوە هاتن نان و خواردنیان بۆ هەر چواردەوری مەخبەرەکەی ناوی باوکی دەمەمێنێکی ئەوە لەگەڵ جەنابی مام جەلال ئەمە ساڵی 2002 لە قەڵاچوالانی گیراوە بڵێ وێنێکی جوانی یادەوەرێکی جوانە ڕۆحی هەردووشان شاد بێ. جەنابەت مناڵیت کاک شەوکەت مناڵیت هەر لە تەوێڵە بووە لە تێوەڵە چوویتە قوتابخانە بڵێ لە قوتابخانەی هەورامان. بڵێ
لەو ساڵانە لەبێ شتێتە قوتابخانە بەڵام لەو کاتی لە شۆڕشی ئەیلول تەوێڵە ئەگیرێ ئێوە قوتابخانەکەتانە گوازرێتەوە داخرا بەڵێ ئێوە چیتان کرد؟ هیچ لە تەوێڵەماینەوە قوتابخانە نەبوو وەکو مناڵانە ئەو کاتە وەک ڕۆژگاری ئەمڕۆ نەبوو تەوێڵە بڵێن هەمووی کۆی کەرەوە 5 ماڵی خەڵکی تەوێڵە نەوە شارە نەبوون لە ناو سلێمانیدا لەبەرەوە خەڵک نەیەتوانی بێتە ئێرە بخوێنێ تاکە خەڵکمانە چوو بۆ هەڵەبجە بۆ خوێندن ئەگینا ئەوانی ترمانەوە من ئەگەر باتمایە بۆ ئێرە ماڵی پورێکم لێرە بوو بۆ خوێندن ئەبواە 5 تەلەبە بەهاتینە داوارێکێکی گران بوو نەمانەتوانی بێن و تۆ لە دوای کە لە قوتابخانە تەواوکەی سەرەتایی هەر لە تەوێڵە دواتر دەست بە قوتابخانە ئاکەیتەوە لە 67 بۆچی هاتیتە سلێمانی لێرە چتە قوتابخانەی لەبەرەوەی ناوەندی لە تەوێڵە نەبوو هاتمە ناوەندی لە ناوەندی وەتان لە پۆلی یەکە لە دارەتەلەبەش وەرگیرام لەبەرەوەی خەڵکی دیاد بووین ئەوانەیە کە لە دارەتەلەبە وەرگیران خەڵکی تەوێڵە پێم وایە 4 نەفەر بووین مامۆستا ئەیوب هەیە تا خەریکی لە هەورامان و عەمەری کەریم فەیزڵڵا ئێستاش ماوە ساڵێک لێرە خوێنتان و خوێنم بەڵام دەگیر نەچوم ڕاستە لە پۆلی یەکە لە ناوەندی وەتان خوێنم لەبەرەوەی بە قودرەتی قادر حەقدم لەگەڵ عەرەبیا بوو لە عەرەبیا ئیکمال بوو دەوری دووەمیش کە چوومەوە خۆم ئامادەش نەکرد بوو مامۆستاکەمان عەرەب بوو دەری نەچان ڕاستە گەڕایتەوە بۆ تەوێڵە گەڕامەوە بۆ تەوێڵە ساڵی داهاتوو 69 بۆ 68 بۆ 69 ناوەندی لە تەوێڵە کرایەوە ئێتر ناوەندیم لە تەوێڵە تاواکرد لە دوای تاواکردنی ناوەندی تۆ چیتە ئامادەی کشتوکاری بەکرەجۆ چۆن ئەو خۆت ئەوێت هەڵبژار حەزر لێ بوویان وەڵڵای تر برادەری لێ بوو تا نکات زۆرە پیاو ناکنی بیان گێڕێتەوە بەڵام هاتینا عەدادیای بەکرەجۆ لەبەرەوەی نەمانەتوانی لێرە بخوێنین ماڵ نەبوو تایە بژین لە ئۆتێلیش نەکرا لەوێ داخلیە بوو ڕاست داخلی بۆ قوتابخانەکانە بوو تر کۆمەڵێ تەلەوەی تەوێڵەی هاتین لە بەکرەجۆ وەرگیراین زۆر ڕاستە بەڵام دوای 1-2 ساڵ لێرە بەهۆی ڕووداوێکەوە تۆ دوای ئەم ساڵی پۆلی 4 تووشی کێشەیەک بووین برادێکمان تووشی شەڕێکی کردین بە حەقەت ئێمە خۆمان شەڕمان نەکرد برادێک بوو لە ناو بژیوانی و ئەمانە لەبەرەوەی غیابمان زۆر بوو هەفتەیەک منیان نەقلی حەویجە کرد چوومە حەویجە برادێکیان نەقلی ئافی کەڕک کرد برادێکیان نەقلی چەند لە حەویجە مایتەوە 73 بۆ 74 74 بە بۆنەی شۆڕ ڕام کردەوە ئەو لە 5 بووم چوومە دەرەوە کە شۆڕشی ئەیلول دوایی هات کە گەڕامەوە ئیمتیحانی 5 دایەوە بەڵام بۆ هاوینەکەی دەورەیەکی 40 ڕۆژیمانە بوو لەوێ مامەوە ئەو هاوینە تەقەیان کرد ناڵێم تەقەکە لە من کرا بەڵام تەقە کراوە من برینار بووی لەبەرەوە چوومە بغا محاولەیەکم کرد لەوێ دووبارە نەقلی بەکرەجۆ کرامەوە پۆلی شەشم لە بەکرەجۆ تەواو کرد عەدادێک شوکاڵ تەواوکردن پێم خۆشە سەری هەندێک وێنەی ئەو ساڵانە بکەین کاک شەوکەت بەیەکەوە ئەمە وێنەیەکی ئەمە مناڵیمە تۆیە دیارەمە وێنەی تەسکەرەکەتە تەسکەرەمە ساڵی 67 دەرمێناوە بەڵام ئە وێنەی 64 دوام بۆ ساڵیمە ڕاست بڵێ وێنێکی جوانی و کاتەیە ئەمە شوێنێکی سەردەمی هەرزەکاری ئەوە مناڵیتە مناڵیە ناو باخە شوێنەکە پێڵێن دەرەی بەڵق دەرەی بەڵغ باخی خۆمانە لێ ناو چیمەنێکا پاڵکەوتم بڵێ زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ئەمەش بەهرباری نەکۆنە هەرتەوێڵەیە ئەوەش هەرتەوێڵەیە وێنەی سەردەمی گەنجی و ئەو کاتێ ئەمە وێنەی کۆمەڵێک لە هاوڕیانی و گەنجانی ئەو سەردەمەی تەوێڵە شەوکەت ئەمە لە شەڕ ئێران و عێراقا کوژرا ئەمە غالب کیمیاوی هەڵەبجە شەیدی کرد بەداخەوە ئەمەش پێشمەرگە بە هەڵە شەیدیان کرد ئەمە مردووە ئەمە خۆمم شەوکەت ئەمەش ماوە غالب بوو ئەمەش دوکانی ئێستا لێرەیە ئەمەش مردووە بەداخەوە زۆربیان ئەوەی کە لەو وێنەیان ێستنەوە وێنەیەکی جوانی یادگاریەکانی ئەو ساڵانەی تەوێڵێ ئەم وێنەیە دیارە جەنابی تانی زۆر کۆنا بەڵام پێم خۆش هەرپشانی بین لە بەرنامەی وێنەی کۆمەڵی کەسایەتی و هەموویان مردوون یەک نەفەریان نەبێ ماوە لە تەوێڵە ئەمە تەوێڵەیە
تأكيد نيمة ما بونيكا دیارە مناسبەیەک و کۆبوونەوەی خەڵک لەناو هەموو جارە هەموو ڕوودارێک ڕوویە ئەتر بۆ بۆنەی چوار دەیتەموزەوە بواە ئەمە پێش شۆڕشی ئەیلوی ڕەڵێم ڕاست نەورۆز وایە ئەمەڵە پڕکەوسان یاشایی بواە تقریبا هەمویانم دیوە ئەمانە یەک نەبەریان ماوە ڕاست وێنێکی زۆر جوانە بەڕاستی یادەوەرێکی جوانی ئەم ساڵانەی تەوێڵێ زۆر شتێکی جوان ئەوە خەڵک هاتوونە تۆ سەربانەکان تەماشاکەن دیارە ڕاست دەستەکان خۆش بێ ئەم وێنەیە دیارە تۆ ئامادەی بەڵێن کشت و کاڵە تەواو کردووە لە بەکرەجۆ و لە حەویجە ئەم وێنەیە پێما بەویست ئەو ساڵانەیە کە ئەمە بەکرەجۆیە ئەو کەوتم لە حەقلا هەموو هاوینێ ئەبواە چل ڕۆژ دەورەمان ببینایە جگە لە مەکتەبەکە لە حەقلا بامیە بوو تەماتە بوو بەخێومان کردایە ئەمە هاوینی 72 لە حەقلایە خەریکی ئاودانی ئەمانە کە کێن ئەمە کامەرانە ناوی کامەرانە ئەمە هەمووی حەسەیە ماوە تەقاعدە ئەو خۆم بەندە ئەمە واحد مەجیدە ئەمە غادی کوڕێکی هاواریە ڕاست وێنێکی زۆر جوانی سەردەمی تەلەباتیە ئەمە ژوێنێکی توێ دیارە ئەم وێنەیە لە کولی زراعی زانکۆی بەغایە بەڵێ ئەمە دەورەی علمیمانە بوو کە چون بۆ بەغا لەوێ گیراوەوە ساڵی چەناوە؟ والله 76 یا 75 بالتأكيد لە پشتیوێنەکە نووسراوە دیارە ساڵی 1976 تۆ لەو ساڵانەی کە تەلەبە بووی لە شۆڕشی یا با بڵێین پێش شۆڕش باس بکەم ئەو کاتێکە لە حەویجەی ئەچی تەیەکێتی قوتابیانی کوردستانی ئەو ساڵانە چۆن پەیوەندیت پێوە کردیانەوە یەکەم پەیوەندیکردن بوو بە سیاسەت لەبەرەوە لە حەویجە بەتایبەت ئەوێ کوردی کەم بوو من بە ئەندامی لێژنەی ناوچە وەرگیرام ئەندامی لێژنەی ناوچەی قوتابیان لە کەرکووک کە شەڕ بۆەوەیتر ڕامان کرد هاتین دەرەوە منطقەی ئاغجەلەر قەڵاتێرکە دایکە شۆڕش لە 74 کە شەڕ بووەوە هاتین خوێندنەکەت بەجێشت و چیتە دەرەوە بەڵێ هاتینە دەرەوە ئیمتیحانیشمانە لەوێەوە دوای مانگە دوومان گەڕامەوە بۆ تەوێڵە لەوێ دوکانێکم دانا تا شۆڕش تەواو بوو بەڵێ کۆتایی بە شۆڕژ هاتوو با بڵێن شۆڕش لە ناوچوو من دووبارە گەڕامەوە بۆ حەویجە بۆ ئیمتیحانەکەم ڕاست ئیمتیحانمدا بەڵام وەکو عەرزم کردن هاوین لەوێ بووم دەورەیەکی چ ڕۆژیمانە بوو بە تاقە برینار بووم ئێترەوە بوو دوایەوە کە گەڕامەوە پێشی هیچ باسم کرد بۆ ڕاست لە دوای ئەوەی کە ئامادەی کشت و کاڵ تاوەکەی ڕاستەخۆ پێمە بێ لە 1970 تۆ دامەزری بەڵێ یەکەم دامەزراندنت لەکوێ بوو وەکو چی دامەزری ئەو بینایی کە ئێمڕۆ بەرامبەر بە ئۆتێل پاڵاسە ئەوە بینایەکەیە مەدخەلی جادەی مەولەوی دوو فەرعفەرێکی ئەچێ بۆ ساعت ئاکۆیی ئەوە دایرەی کشت و کاڵ لەوێ بوو لەوێ تاین بووم بەڕەحمەت بێ حەمە ڕۆزای بابا گورو ئەمرەکەشی بۆ دەرکردم هەر بۆ ڕۆژی دوایی ئەمریکیان بۆ دەرکردین بۆ دەورەیەکی چوارمانگی لە ئەبوو غرێب لە معهدی ئێرشادی زراعی بژانەوەی کشت و کاڵی چوونە ئەبوو غرێب تا دەورەکەمان تەواو کرد دوایی کە گەڕامەوە ئۆتۆماتیک نەقلی ناحیەی گەرمیکیان کردین گەرمێک لە یەکێ لەو شانەی کە هەموو بوویان پێیان ناخۆش بوو هەریەکە بۆ شوێنێ بۆ ئاجەلەر بۆ سەنگا بۆوانە بەڵام من پێم خۆش بوو بۆ گەرمەک نەقل کرابووم چونکە ئەو کات من ئەندامی کۆمەڵەی ڕەنجدەران بوو پێم خۆش بوو کە نەقلی گەرمە کراوم بۆ ئەوەی مەجای ئیشکردنم هەبێت ئەیانەوە منطقەیەکی ناویە و دوورە ئەمەد بەخوا شوێنێکی حیاتە بۆ من ڕاست ئەوێ بۆ من چاک وەکو چاودێری کشت و کاڵی چیتە ئەوێ بەرەوەکو چاودێری کشت و کاڵی گەشت گەرمک تۆ کەی پەیوەندیت بە کۆمەڵەوە کرد من لە پەیوەندی کۆمەڵە ئەوە لە 76 پەیوەندیم پێوە کردووە لە ڕێگای شەهید عەلی کەریم شەهید ئاواتی عەمەر عەلی ئەمین کە کاتە کوڕی پورم لە ڕێگای ئەوانەوە ئەوانیش پەیوەندیان بە شەهید جەمال ڕشەوە بوو کە ئیعدام کرا نەبوویان شەهید عەلی شەهید بوو شەهید ئاوادی ئیعدام کرا لە ڕێگەی ئەوانەوە پەیوەندیم کرد ڕاست دیارە جەنابەت وەکو چاودێری کشت و کاڵی کاک شەوکەت لە گەرمک بووی بەڵام دواتریتە بۆ پێنجوێن پێما بێ لە 78 دێتە پێنجوێن بەڵێ دواتر ژێتە بەرزنجە بەڵێ بۆچی ئەو شوێنانت گۆڕی بۆی ڕاگواستنی لادیەکانەوە بوو ئەوە لادیەکان تەرحیل کران بەتایبەت منطقەی شلێر 78 گوند بوو
هەمووی داگیرا ئێمەش حەبە 18 نەفەر بوون لە قیندا کشتتوکاری گەرمک هاتیینە بنجوێن لەوێ تەڕقم پیا بوو لە پێنجێن ناچار بوو دابشمانکەن بەسەر هەر ناوچەیەەکە وەکو یەکێ لەو برادرانەی کە لەگەڵ مابوو شەید شەماڵ بوو ئەوەی لەگەڵ شەید جەباری حاج ڕەشی ئەعدام کرا مەسئولی ڕێکخراوی سلێمانی بوو من نەقلی بەرزینجە کرام ئەتراوە تەبروتونایان کردین لەبەرەوەی قەرەباڵە بوو پێنج نەقلیان بەملاولا کردی من بەربەرزینجە کەوتم چەنە لە بەرزنجە مایتەوە وەڵی تا هەشتاوێک لەوێ مامەوە تا چویتە دەرەوە لە بەرزنجە مایتەوە ساڵانە ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەی کە جەنابەت لە دایرە بووی پێم مووسڵە ئەمە بەڕێ جامیعی مووسڵە ئەمە یەسا ماوە ئەمە خەڵکی عبابەی لێ ئەمە بەندەیە ئەو مادی عەلیە لە نەروی چاویش تۆ یەکەم کەسی لەو سەرەوەستای بەپێوە یەکەم بۆچی چون بۆ مووسڵ کار شەوکەت دەورەمانە بوو دەورە بەڵێ دەورەی زراعیمانە بوو چون بووە زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ دیارە تۆ لە هەشتاوێک چیتە دەرەوە بووی بە پێشمەرگە و هەتام ساتەوەختەش هەر پێوەدیت بە پێشمەرگایەتی و ماوە تا ڕاپەڕین ئەنجا دێتەوە ناشان پێم خۆشە ئەو ئەزمونەی جەنابەت لە دەرەوە باس بکەین بەس ئەوەی کە لێرە ماوە پێم خۆشە باسی بکەین جەنابەت لە دوای ڕاپەڕین ئەو ساڵانەی کە پێشمەرگەوی هاوسەرگیری نەکردو بەس لە دوای ڕاپەڕین کەینەوە ناوشار جەنابەت ژیانی هاوسەرگیری پێکهێنی لەگەڵ خاتوبەیان خاتوبەیانە چۆن ناسی چۆن بوون بە نسیبیەک والله بڵێم بەیانم نەدی بوو بەڵام وەکو پێم وتن خزمیش نییە با خزمایەتیمانەیە ئەو ولادەی بەسرایە من ولادەی تەوێڵم بەڵام برادێک هادووتی کچێکی وا هەیە بچۆ بیبینە عەلاکولی هێنامیان لە ماڵەوە بینیم و هەرەوە نەشت نە ڕابردوومانە بوو نە یەکترمان بینی بوو تا ئێستاش بەیەکەوەشی هەر بەیەکەوەی تەمەندرێژ منشەڵا بەختەوەر بن بۆ یەکتر ئەمە دیارە لە بەرهەمیم هاوسەرگیریشتان مناڵتان هەیە سێ کوڕ کچێک ئەمە وێنەیەکی تۆ بەیانخان و دوان لە مناڵەکانە ئەمە شارۆشکارە و تاردوکیان مەوجودن بەڵێ دیارەسە مناڵەکان گەورە بوو بەڵێ خوێندنیان تاو کردو کاکە شارۆ کاکە شکارن کاکە ئارۆ لەگەڵ خات و شەم ئەمە شەمیتیانی ئەمە دایکیانە ڕاست ئەمە وێنەیەکی ئەمە ژەر ئەوانن ئاینشتە مناڵەکان ڕاستە وێنەیەکی سەیرانێکی ئەو ساڵانەیە دیارە ئەمە دوکانە خێزانی بێکەوە بەڵێ ئەمە دوکانە ئەوە ئەدیبەخانە کە تۆ ناوە برد بەڵێ دیبەخانژنی کاکەمال ڕۆحی کاکەمالی شاد بێ ئەمەش دوان لە مناڵەکانی ڕاستە هەردووکیان مەکتەبیان تەواو کردو ئەمە درێژ بن ئینشەڵا ئەمە وێنەیەکی تۆ کاکە شکارە پێما بێت بەڵێ ئەمە درێژ بن ئینشەڵا وێنەیەکی تازەی تۆ بەیانخانە شارۆیە لەگەڵ کاکە شارۆ تەمەند درێژ ماشەڵا وێنەکان زۆرن ئەمە شەر وێنەیەکی کۆنی تۆ لە مناڵەکانە تەمەند درێژ بن ئینشەڵا وێنەیەکی زۆر نوێی تۆ بەیانخان بەیەکەوە بەڵێ تەمەند درێژ من خوای گەورە بۆ یەکتان بێڵێ خێزانێکی بەختەوەر ئینشەڵا من پێم خۆشە بەیەکەوە بچینە دەرەوە باز لە ئەزموونی پێشمەرگایەتی و ئەو ساڵانەی کە لە دەرەوە بوویت و یادەوەریەکانی ئەو ساڵانە و دوای ڕاپەڕێنیش بەیەکەوە بژێڕینەوە خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ کاک شەوکەت حەمە ساڵاح بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لەگەڵ کاک شەوکەت حەمە ساڵاح بەردەوامی لە بەرنامەی وێنەگرافی. کاک شەوکەت لەسەر بەیادی ڕۆژانی پێشمەرگایەتی هاتی نام شاخ و داخە یعنی ساڵانێکی زۆر زیاتر لە 10 ساڵ تۆ پێشمەرگە بووی لە شاخ هاتی تۆ جارێکتر بۆم شاخانە هەستت چۆنە تا چەند گەڕایتەوە بۆ ئەو سەردەمانی کە ڕۆژگارێک پێشمەرگە بوویت و لەم شاخانە خەباتتانە کرد؟
وڵی دڵخۆشم بەو شوێنانە بتوانم بڕم بەڵام بەداخەوە باجی تەندروستی یارمەتی نابوو ئەو هەموو شوێنانە بگەڕێمەوە بەڵام بیرەوەری هەموو برادەکان بوو ئەوانەی کە شەهید بوون و ئەوانەی کە ماون بێتەوە یادم کرد هەمام شوێنانە. ڕاستە دیارە تۆ لە ماوەی پێشمەرگایەتی خۆتە زۆر شوێن وەکو پێشتر بەرنامەکە باسمان کرد ینی زۆر شوێنی کوردستان هەموو کوردستان گەڕاوی لە کاتی پێشمەرگایەتی و بە پێ لەم شار بۆ ئەو شار لەم شاخ بۆ ئەو شاخ. بەتایکێت من لە ناوچەی هەورامان و شار غور و پێنجێن و شار باشغەر و قەرهاخ و گەرمیان و بگرە هەنتا بۆ ناوچەکانی سەرکردایەتیش چەند جارێک چوون بە جەولا لەگەڵ قووەتا لەگەڵ ئەوانە هەموو ئەو ناوچانە گەڕاوە. زۆر ڕاستە کاک شەوکە دەگەر بێ بۆ سەرەوە تۆ وەکو باست کرد لە 76 پەیوەندیەکی بە کۆمەڵەوە لە ناو شار بەڵام لە 81 ئەچیتە دەرەوە بۆ شاخ ئەو فتری 4-5 ساڵە وەکو ڕێخستنی ناو شار زیاتر چۆن نیشتانە کرد و ڕەبتان بکێوە هەبوو. دیارە من پێشێکی پێم وتی پەیوەندیم بە شەهید عەلی کەریمەوە بوو شەهید بووە لە 77 شەهید بوو ڕۆحی شاد شەهید ئاوات عومەر عەلی ئەمین کە ئەکاتە کوڕی پولی خۆم ئەویش ئیعدام کرا لە مستەفا بنیناری ئیراوی ئیعدام کرا گەزیزێ بڵێ برای ئەوە لەو کاتانە کە ئێمە ئیشمان کرد ئەو فترەیە تا 81 من لە پێنجێن لە دائیرە بووم ئەندامی ڕێکخراوی لێژنی سەر بە لێژنەی ناوچەی پێنجێن بووم وەکو یەکێتی نیشتیمانی ئەو کات برادری سەرپەرشتیەکین بەناوی مەلا ئەحمەد ئێستا مەلا ئەحمەدی شوشە بەناو بانکە خەڵکی بانەیە و لە هەولێر دانیشتیە ماوە. دواتر نەقلی ناو شار بوومەوە من یەکێک بووم لەو ئەندامانەی کە پێیان وتم لافێتە لەسەر دیوارەکان شت نووسین لەسەر دیوارەکان لە 79 شتی زۆرمان نووسی بەڵام ێستا ناکرێ هەموو شتەکانە بۆ بگەڕمەوە. دووەم بەرزاری هێنانی بەیان نامە و لە پێنجێنەوە هێناومانە دوایەوە کرد پەیوەندیمان بەڕێکخرایەوە کرد لە پێنجێن ئیشمانە کرد شۆڕشی ئێران بەرپا بوو لەو کاتا پەیوەندیم هەبوو بە کۆمەڵی خەڵکەوە لە هەڵەبجە لە تەوێڵە لە ئاغجەلەر لە چەند چەماڵ لە دەربەنی خان لە ناو شارە کۆمەڵی خەڵکم پەیوەندی پێوە کرد زۆریشیان ماوە نەتا لەوانەکەشتاویەک چۆن بڕیاردا پشتە دەرەوە ئیخباریان کردبووی پێیان زانی بوون هەواڵتان بۆ هات مەسەلەن خۆت بڕیارتدا نا لەو کاتا برادر کاک شەید شەماڵ شەید حەمەد ڕەحیمی ناو بوو نێنیەکەی شەید شەماڵ بوو ئاگاداری کردمەوە وتی متابعەمانەکەن بەخۆش و بەمنیشەوە وتم حاولە خۆ لەبەر چاوونکە وتم من لە پێنجێن و لە بەردەنجەم هەرەوە نەم پێ ئەکرێ بەڵام پێش ئەوە یەک دوو برادری کەمان گیران لەلایەن حکوومەتەوە بەڕەحمەت بێ جەمالی کەبابچی جعفەری حاجی ئەو لە ئێستا لە سویدا لەگەڵ عەلی عەبدەڵڵا ئەمانە گیران حکم دران لە ئەبوو غرێب خەمی ئەوەم بوو ئەوانیش ئەتراف بکەن خۆر چەند پەیوەندیم لەگەڵ ئەوانە نەبوو ناوان پەیوەندیان بەمنەوە بوو بەڵام ئاگاداری یەکتر بووین کەش ڕاست پشتین ئاگاداری یەکتر بووین لەبەرەوە احتیاتیەوەم کرد لە شتاویەکە نامەیەکم بۆ باوکم بەجێهێشت و ملی ڕێگام گرتە بەر چیتە دەرەوە بڵێ سەرەتا چیتە شوێکە چیتە شار باشێر لە شار باشێڕەوە بڵێ لەوێشەوە چوومە منطقەی بانە و دەرمیانە کاک حەمەمینی خەجە ئامیر کرد بوو پێشمەرگەکان هەموو ڕەفیقی خۆم بوون بۆ حکومەی لە پێنجێن تعارفمان کرد بوو لەگەڵیانەوە هەمویان پەیوەندیان بەڕێکخراوی کۆمەڵەوە کرد دوای دوومانگێک لەوێ مامەوە دوایەوە لەگەڵ کاگی بەکری حاجی سەخەر چوون بۆ سەرکردایەتی دوای دوو مانگی پێچوو کاک بەکر وتی من نەچم بۆ ناوەندی کۆمەڵە وتم بۆ سەرکردایەتی ئیتر لەگەڵەوە چووم بە حەقەت کاک بەکر نەختێ لە ڕۆیشتنا خاو بوو بۆ جەولەکردن ڕۆحی شاد بێ بە دوو هەفتەیان جاگەشتینە سەرکردایەتی و چوومە ناوەندی کۆمەڵە. چێت بینی لەوێ کاتە کێ لەوێ بوو ئەو وەختە ناوەندی کۆمەڵە پێم وایە کاک فەرەدین عەبدولقادر لێپرسراوی بوو کاک ئاغا هەورامی ئەندام بوو کاک قاری حاجی عەلی بوو کاک ڕێکەوت بوو ئەمانە لە ناوەندی کۆمەڵە ئیشیان کرد. لە سەرکردایەتی مایتەوە یا گەڕایتەوە بۆ خوار؟ نا پێیان وتم تەکلیفیان کردم بمێنەرەوە وتم وەڵا ئەچمە خوارەوە کاتمە خوارەوە چوومە منطقەی پێنجێن لە کەرتی ڕێخستنی پێنجێنە لەوێ ئەوە مامۆستا جەمال عەلی دیارم کۆمەڵێک وێنەم لەلایە وێنەی ڕۆژانی خەبات و ڕۆژانی ئەو ساڵانەی کە تۆ لە شاخ بووی من پێم خۆشە چیرۆکی هەندێک لەم وێنانە بۆ بژێڕیتەوە دیارە من بەداخەواڵێم پێشتر سەری وێنەکانمان کرد سێرکردنەوەی ئەم وێنانە یعنی زۆر ئازار بەخشن بە تایبەتی بۆ کەسانی وەکو جەنابێت چکە سەرکەی لە وێنەیەک 7-8 کەسی تایە
4 5 شەهید بوون بەڵێ. ینی نەماون و ئەوانەی کەماون کەمن بەداخەوە ئەم وێنەیەکێکە لە وێنە جوانانی کە کۆمەڵێک پێشمەرگەی ئەو ساڵانە ئەوانە کێژەوەی جوانیەوە بەمەوە بنە بەداخەوە من ئەگەر بڵێم ئەرشیفم نەبووە ئەرشیفمە بووە بەڵام من ناچمەوە بۆ ئەوەڵ کە لە تێوەڵە ماڵمان وێران بوو هەرچیمان هەبوو بەجێما ڕاست دوایەوە دووبارە لە عەڵەبجە هەرچیمان هەبوو تیاچوو کە هاتووینەتەوە ناو شار حکوومەتمان ئەتەجەولی کردووە هەرچیمان هەبووە خوشکێکم لە ماڵەوە بوو کە مەسعود بوو بێ مناڵ برای گەورەم نەبوو ڕێیاناوەتە ناو بیرەوە ڕاست هەرچی وێنە و شتیشمە بوو کۆم کردبووە بەداخەوە زۆر بەداخەوە لە یەکی ئابا ئەوانی شتیاچوو بەداخەوە ئەمانەش هەندێک تاکن ماون هەنێکی لای خۆم و لای برادران ماونەتەوە ڕاست. ئەم وێنەیە کاژاوی شار باژێڕە شار باژێر ساڵی چەنە ئەوە ئەمە پێش مفاوضاتەکەی حکوومەتە 83 شارسێ ئەوانەیە ئەمە شەید ڕۆسەم تریفەیە ئەمە شەید محمود سەنگاویە ئەمە کاک ماجد فەیلێ ماوە ئەمە شەید ئاوات تریفەیە ئەمەش بەندەیە ئەمە شەید ئەحمەد شاتوانیە ئەمەش کاک حەمەی ئەحمەد سەعید ئێستا وەزیرە ئێستا وەزیر ڕۆشنبیریە ئەمە کاژاوە وێنەیەکی جوانە ئەو ساڵان تۆ لێ پێشمەرگە بوویت بڵێ ڕاست ئەو وەختە ئەندامی کردی ڕێکخستنی هەڵەبجە بووم لەوێ ڕاست ئەو وەختە هەردوو تیپەکە تیپی هەورامان و شارزور کرا بوو بە یەک تیپ مەقڕمان لە کاژاو بووی تر کە مەقڕمان هاتووەتە کاژاو دوایەوە حکوومەتی ئێرانی هجوومیانە ناوچەکانی کەچەڵی و هەنێ بەشێکی ملەکەوەی گرت ڕاست حکوومەتی عێراقی پەلاماری منطقەی شار باژێر یا کە مەقڕمانێت مەقڕمان هاتە ئەوێ تەمەنی ئەوانە درێژ بێ کەماون ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە ڕۆحێوانە شاد بێ کە شەهید بوون بەداخەوە ئەمە وێنەیەکی ترە هەر لەگەڵ کۆمەڵێک پێشمەرگەی ئەم ساڵانەیە ساڵی 82 ناوگردان ناوگردان ئەمە شەهید نیازویە شەهید بوو یەکەم کە بە پێوەستا نەوەویەکە شەهید بوو لە ڕاپەڕینی دووەم لە دەربەنی خان شەهید بوو ئەمە شەهید سەریا کوڕی مامەما ئەویش بە نەخۆشی کۆچی دوایی کرد ئەمەش بەندەیە سێم لەو سەرەوە بە پێوەستاوی بڵێن ئەمە شەهید کاک ڕزگاری عەزەقڵە ماوە ئەمە کاک حەمە سەلیمە ماوە ئەمە شەهید وریا غەفور بیارەیە شەهید بوو ئەمانەوە پێشمەرگانە ناوگردانە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەو ساڵی چەنە کاک 82 ئەو ساڵانە تۆ ئێوە لە ناوگردان باش ئەتوانتوانی ئاوا دابەزن بۆ ناوگردان شەڕی ئێران و عێراق بەرپا بوو بڕێ زۆر احتیاجی مەقڕیشمان هەبوو لەو ناوە زۆر ڕاستە دیارە تۆ جەنابەت ینی لەو ساڵانە پێشمەرگە بووی زۆر شەڕت بینیوە زۆر داستانت بینیوە پێم خۆشە باسی هەندێک لەوانە بکەین بۆ نمونە ینی داستانی ڕزگاریشێکە لەو داستانانی کە تۆ تیایی بەشدار بووی چیا دەوریەکە تێ مەسەلەن ینی لەو ساڵانە ئەبەو شێوەیە بەو جلو بەرگە و بەو کەم دەستی پێشمەرگەت توانیتان ئەو داستانە گەورانە تۆمار بکەن وەکو لە پێشەوە عەرضم کردی من فەرماندەی عەسکەری نەبووم من پێشمەرگەیەکی سادە بووم کادری ئیداری یا ڕێکخراوەیی بووم ئەمر لای من نەبووە بەڵام لە دەرسانی ڕزگاریە ئەوەی بەر ئێمە کەوت بەر تیپەکەی ئێمە کەوت شاخی کۆڕەنگ بوو شەید حەمڕەش فەرماندەی تیپەکەمان بوو کا کوردۆ قاسم مەسعودی کەرتی ڕێخستنی 53 شێروانە بووم بەجددیە و قارەمانانەی لە دەشتی گەرمیان لە گەرمیان بینی و من لە 53 شێروانە بینی کەم پێشمەرگەی وام دی بێ لە تەمەنی ژیانما بەڕاستی تاگرتنی هەرز ڕەبا و دوو مەقڕپۆچ لەلایەن تیپەکەی ئێمەوە شەهیدمان نەبوو بەداخەوە دوای تۆپبارانێکی دوو ڕۆژەی حکوومەتی عێراقی دەستی پێکردەوە هەش شەهیدماندا بەداخەوە شەهیدەکانیشمان هێنایەوە ناوچەی گەرمیان ڕاستە دیارە باسی وت کرد ئێمە کە هاتی ناو شوێنە ئەم بڵێ وەکو بەری بەرانن ئەمەمان بینی منتم ئەمە بۆ کوونەتیارە باشە ینی ساڵانی کۆن ینی زۆر کات پێشمەرگە یا خەڵک لە کاتی شەڕ و ئینەکان ئاچوونە کوونەتیارەوە مەسەلەن باسی وت کردەوە کاتە لە گوڵان لە دەربەنی خان چوونەتە کوونەتیارەیان مەسەلەن لە داسانی ڕزگاری بڵێ ئەو کاتە حکوومەتی عێراقی بە کۆپتەر شەڕی پێشمەرگەی بە دەرەجە یەکەم کۆپتەر بوو تەیارەی گەورە وەکو پیلاتۆز و ئەمانە کەمتر بەکارەهێنرا تەنها کۆپتەر ڕاوی پێشمەرگەیە کرد ئێمە لە مەقڕەکان لە لادیەکان سێوسێنان بەلەکجار هەنێ شوێن لە قەڵای تەپەگەڕوز لە گەرمیان کوونەتیارەوان کرد و ئەچوینە ناوی بەڵام یەکێ لەوانەی کە ئەشکەوت بێ شاخی گوڵان بوو من لەگەڵ پێشمەرگەکانە لەوێ بووم
برادری پەیوەندی پێوە کردین شێخ ئەمینی ناو بۆ ئامیر کرد بوو وتی حاڵتان چۆنە 4 کۆپتەر لەو کاتا لێیان و تۆ بارانیش بوو وتم ئارامە من وەختە لێرەوە ڕۆحم چێ ئارامی چی ئەو تۆ بوو تەیارەیە چی ئەڵێ ئارام وتم ئاخر جێگاکەم ئەمینە دەستەکانی خۆش ئەمە ژوێنێکی تری هەرە و ساڵانی پێشمەرگایەتیە قوربان ئەمە بڕیاردرا کاک نەوشیروان هاتە لامان بڕیاری ڕاپەڕین درا بەرەی کوردستانی بەعام قەناعەتی کرد کاک نەوشیروان تەشکیلاتێکی دروست کرد هەنێ پێشمەرگا ئامادە بوون کە بچنە مەقەڕەکان بۆ ئەوەی ئەو خەڵکەی لە ئەنجامی شەڕی عێراق و ئێران کوێتەوە پیرارەکە نەچن بۆ ئێران ئێمە لە حدودەکان هەگلیان بینەوە ئەمە یەکێ لەو بارەگایانە بوو لە شاخی سوورێن کردمانەوە بە کۆڵ خواردنمانە هێنا لەوێ دانیشت بوون ئەمە ئەم کۆمەڵە پێشمەرگە ئەوە بەندە لە ناویانە دانیشت ئەمە کاک فەلاحی حەمەبوەرە ئەمە بەمۆی برایەتی ئەمە کاک کەمالە ئامیر لیوایە ئەوە کاک ڕەسوڵە شەید بووە ئەوانی کەش لێڵینەکەم بۆ ناخستێتەوە بەرچاو دەستەکان خۆش بە کاک شەوکە دیارە جەناب بەدیشێک بیلۆ پێشمەرگانی کە لە شتاوێک چیتە دەرەوەتر هەتا ڕاپەڕی نەگەڕایتەوە ناو شار هەر لە پێشمەرگایەتی بەردەوام بووی 10 ساڵ زیاتر قوربانیدان پێشمەرگایەتی شاخە و شاخ لە دوای شاڵاوی ئەنفال و لە هەڵەبجە و چوونە ئەودی و هاتنەوە و بەڵام خۆشبەختانە سەرنجام بەرنامە سازی بۆ ڕاپەڕینەکەن و هەر لە سەردەستی ئێوە ڕاپەڕین کراوە ئێوە ئەگەڕێنەوە بۆ ناوشار و دوای ئەوە قۆناغێکی تری ژیانی ئێوە دەست پێکە من پێم خۆشە بێکەوە بچین پیاسەیە بکەین و لە شوێنێکی تردا بنیشین و باسی قۆناغی دوای ڕاپەڕین بکەین پێم باش ئێسێمە هاتوون تێشێک لە باخەکانی بەری بەرانان وەخت خۆی لە کاتی پێشمەرگاتی پێما بێ ئەم ناوچەیە کۆنتترۆلکردنی ئەم ناوچەی پێشمەرگە عیدی تیپی 50 سەرگەرمە بوو تۆ قەت لەو تیپە بوویت لەو تیپە نەبوویت کێ بوون بەڵام هاتوو چۆم کردووە کاگازادی سەرگەرمە فەرماندەی تیپ بوو ڕاست وێنەیەکم لەلایە وێنەی کۆمەڵێک پێشمەرگەیە ئەمە بچینە سەر باسی دوای ڕاپەڕین پێم خۆشە سەری ئەم وێنەیە ئەمە ئەنفالەکەیە ئەنفالە ئەمە وەرتەیە ناوچەی وەرتەیە ئەوە دوای ئەنفالە ئەوانە چێ لەگەڵ تاکە لێرەوە ئەوە شەید حەسەنی مام ساڵحە شەید نەبووە ئەمە جافری حاجی ئەولەیە لە نەرویجە ئەمە شەید بووە ئەمە بەندەیە ئەمە شەید بووە ناوەکانیم لەبیر چوە بەداخەوە باسی ئەوت کرد لە کاتی ئەنفالەکە ینی جاری وا بۆ تۆ 48 ساعت لەسەر یەک ڕات کردو 48 ساعت لە قۆپی قەراقەوە بۆ گەرمیان بۆ دەشتی ئەڵایی بۆ جادەی ئەڵایی پەڕینەوە لەوێ بۆ گۆپتە بۆ منطقەی ئاغجدەر بۆ جادەی کۆیە بۆ لای کۆسڵەت بۆ لای دای باوەجی کۆیە 48 ساعت بەڕاونانەوە کۆپتەر ڕاویناوین ڕامان کردو زۆر ڕاست نەگەر من تقریبا 700 نەفەر بوون هەمووی عایلە و هەمووی تێکەڵ بوو بەتەشی 10 ساڵانە ئەمە وێنەیەکی ترە ئەمە جەنابتی ئەوە کوێ ئەو شوێنەکە ئەمە کەنگاوەری لای کرماشانە دوای کیمیابارانی هەڵەبجە کە گەڕاینەوە چوم سەردانی خەڵمەکانم کرد لێم ئەوانەی کە مابوون چوومە لایەن تۆ کاتە لە پێشمەرگایەتی بووی لە 1970 کە کیمیاباران کرا هەڵەبجە ئێوە چۆن هەواڵتان زانی تۆ لەکوێ بووی ئەو ڕۆژە من لە کۆرەی قەراق بووم کە ئەو چەند ڕۆژە بە تەیاری عێراقیات لە هەڵەبجە یا خەبەرمان هەبوو لە هەڵەبجە کە گیراوە بەڵام پەیتا پەیوەندیان پێوە ئەکردی ئێمەش پەیوەندیمانە کرد خەبەری هەڵەبجە چیان وتە زان نەفەر کوژراوە 2 کوژراوە پەیوەندیان پێوە کردین عەدەد جیهازەکە خەت بوون لەگەڵیان ئێمە بەڵێ لە خەت بوون عەدەد جیهاز کە ئێستا هەمەی حاجی ڕۆسەمە ئامیر لیوایە ماوە معلومات نەبوو کێ ماوە یا کێ نەماوە زۆر ڕاست حتا کە چوینە هەڵەبجە من معلوماتم نەبوو کێ ماوە یا کێ نەماوە زۆر ڕاستە بۆ سەرژمێریکردن لەو کاتا هەرچیشی قورس بۆ بەڕاستی بەتەشید ون بووی تیا بوو بریناری تیا بوو وشکەیدی تیا بوو ئەنواعی تیا بوو زۆر ڕاستە لە دوایەوە باسی ئەومان کرد ئامادەسازیتان کرد بۆ ڕاپەڕین و گەڕانەوە ناو شار تۆ کەی گەڕایتەوە ناو شاری سلێمانی لەکوێوە هاتنەوە ئێمە مەجموعەیەک بووین لە کانی دینارەوە کۆمەڵێ نامەی بەرەی کوردستانیان پێداین
لەگەڵ هەندێک نامەی مام جەلال تەنها ناوەکەم بۆ خۆمان پڕیکەینەوە کاک حامی حاجی غالی کاک شەوکەتی حاجی مشیر کاک جەمیل هەورامی کە چوونە دەیەکی حدودی پێنجیان لای گۆخڵانەوە شەعمەری قوڵەگیەکان لە شارەوە هاتبوو لەوێ بینیمان عەلاکول من نامەکانم برد لەگەڵ کەمال شاکر و برادرێکی کە ناوەکەیم لەبێت چۆتەوە شەهید بوو نامەکانم پێدان گیران دوای فترەی دوای دڕ خەبەرمان بوات تەوێڵەیەکان هەمویان گیراون گرتنەکەژەوە حکایەتێ چۆنی گیران چۆن نەگیرانەوە دوور و درێژ ناکرێ بەڵام ترەوە بۆ لە ڕاپەڕینەکە ئاڵاتکردانەوەنیش دەستەکان خۆش بێ لە دوایەوەی کە ئەگەڕێنەوە بۆ ناوشار لە دوای ڕاپەڕین تۆ لێرە لە شاخ پێشمەرگەیەک بوویت بەڵام لە دوای ڕاپەڕین لە ناو شار چۆن دەستی پێکرەوە چوویتە کوێ یەکەم جار وەڵا من کرامە لێ پرسراوی بەشی زانیاری مەڵبەندی بەتالیۆنی حەوت محوەری حەوت هاتمەوە لە عربەت کەوتمە کۆکردنەوەی ئەو هەموو ئەوراق و شتێکە لەلایەن حکوومەتی باخەوە بەجێما بوو بەڵام بە تاکید کەسوکاری خۆم دەسلێمانیەوە نهاتن بۆ لام برادرێکم لەگەڵا بوو وتم عەجیبە کە خەڵکی لای من نهاتن بەدەمەوە شتێ ڕوویاوە بە تاکیدەوە ئێوارەی هاتینەوە شار ماڵی خۆشمانم لێون بوو لە توی مەلیک بوو هەواڵمان پرسیارە ماڵی حەجی ئەحمەد ساڵا لەوێ ژنێک هاتە دەرەوە وتی ئەو ماڵەی کوڕەکەیان شەهید بووە وتم بەڵێ برادرێکم لەگەڵا بوو مانسوور وتی کاکە کێڵێەوە وتم کاک من تاکیدم برای منە شەهید بووە فعلا کە گەڕاینەوە تۆ نەنزانی ناتر کەوتی برای کوڕەکەیان شەهید بووە وتم بە تاکید برایەکمە ئەگە نایانی چی نهاتون بە پیریمەوە فعلا کە چوو شەهید مەریوانی برام شەهید بوو یەکەم شەهید یەسەر ئەمنە سوورەکەی سلێمانی مەریوانی برام بوو بەداخەوە ڕۆحی شاد بێ خۆش بن تۆ لەو ساڵانە ئەچی تێیشەتی جوتیاران چێ پێشنیاری بۆ کردی چۆن بە بڕیاری کە قاری حاجی عەلی سەرپەرشتی بەرەی نیشتیمانیە کردەوە کاتە منی نارد بۆ لە ژنەی جوتیارە لێویت بۆ کوێنەرێکێتی لە کوێنەری یەکێتی نیشتیمانی بڵێ تا کەی لە جوتیاران بووی تا کۆتایینەوە سێژ لەوێ بووم کە مەڵبەندی نوێی شارەزم تشکیل کرا وەکو کارگێڕی مەڵبەندی نۆ لەگەڵ کا کوردۆ قاسما چوین بۆ ئەوێ چویتەوە جایتر بۆ مەڵبەندی کاک شەوکەتن کۆمەڵێک وێنەی قۆناغی دوای ڕاپەڕینم لەلایە هی ژیانی جەناب بدین پێم خۆشە سێری هەندێک لە وێنانە بکەین بزانین ئەوانە شوێن ئەم وێنەیە کوێ ئەو مناسەبەیە چییە ئەمە وێنەی پاشتیلانەیە کە ڕابسەرگیریمان کرد لەگەڵ بەیانخانە ئەم وێنەی پاشتیلانەکەیە ئەو خۆم ئەوە ئاکۆی برامە ئەوە ئەورامانی برامە ئەوە نەزمی برامە ئەمانی وێنی شایەکەیە پاشتیلانەوە کە ئەو ساڵانە لە سەرتاینەوە دەکانەکرا بەڵێ دەستەکانە خۆش بێ ئەمە ژوێنێکی ترە هەرهی ساڵانی دوایەوە دەکانە 92 دوکانە ئەمە ژەر یەکێکە لە براکانم ئێوە خۆشەویست دیاری ناوە ڕۆحی شاد بێ ژیت دیارە بۆ سەیرانێکی خێزانی چوو زۆر ڕاست ئەم وێنەیە وێنەی کۆمەڵە کەسایەتیە دیارە لە دوکان ئەمە ژەر دوکانە ئەوانە چێن کاک ئەمە کاگڕۆشەی عەلی شەریفە منە شەهید بووە وێش پێشمەرگ ئەوە کاک مەحموود سەنگاوی و ئەمەش پێشمەرگەکانیەتی نازانن ناوەکانیان چین و زۆر ڕاست ئەوەش بەندەیە کە لە ناویانە وێنێکی جوانە دەستەکانە خۆش بێ ئەم وێنێش دیارەوێک وێنەی ئەمە قەڵاتوانانە ئەمە کوێم ئەمە کارگێڕی مەڵبەند بووم ئەمە خۆم ئەمە دەشتی حەمەمینە ئەو مامۆستا عەبدوڵڵایە ئەوە مەسئوولی نازانم ناوەکەم لەبیر چۆتەوە ساڵانەی لە قەڵاتوانان وێنەکە گیرانە دەستەکان خۆش وێنێکی جوانە ئەمە ژوێنێکی جەنابتە لەگەڵ کاک سامی و کاک ئەماش تەوێڵەیە ئەوە بنم ئەوە کاک نووری ئالانی گەڵاڵی ئەوە کە سامی برای دەورامیە ئەمەش کاک جەمیلە برامیە وێنەیەکی جوانە بەڕاستی چۆن ئاوا کۆبوونەوە کاک سامی هات بۆ ئەوێ وەڵاهی ئەمە 2014 شتێکی لەو بابەتەیە ئیتر بەڕێکەوت لە ماڵەکەی کاک جەمیلە لەوێ بووین نازانم چۆن کۆبوونێتەوە ئەمەش هەر وێنەیەکی تری جەنابەت و کۆمەڵی کەسایەتی ئەمە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانی کوردستانە ئەمانە کۆمەڵە دیارە جەنابەت کاک شەوکەت لە دوای جوتیاران ینی ساڵانی 90ەکان و 2000ەکانیش ئەبییتەوە بە پێشمەرگە ساڵانێک لە هەڵەبجە و دواتر
لە مەڵبەندەکانی تر و بەردەوام هەر پێشمەرگە بووی تا لە 2014 خانەنشین کراوە. بەڵێ ئێستا جەناب دۆکو پێشمەرگەی دێرین هەر ئەندامی کۆمەڵی ئەندامی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان بلە ئەنجومەنی باڵا. زۆر ڕاستە. ئەمەش وێنەیەکی ترە دیارە لەم وێنەیە کاک کەمال عوسمانی تایە بەڕەحمەت بێ. بەڵێ کاک کەمالی تایە. یەکێک لە پیا خۆشەویستەکان بەڕاستی ڕێز و خۆشەویستیمان ڕۆحی شاد بێ. ئەمەش هەر وێنەیەکی ئەو ساڵانەیە. ئەڵاچوالانە. بەڵێ کێ نەوانە کاک؟ ناوەکانم لەبیر نییە. ئەمە تەنها ئازانم دەشتی خەڵکی کۆیە ئەو مامسا بڵایە برای شەیدارافە لە ناوگردان شەید و زۆر ڕاستە ترمانش دوێنم لەلایە دیارە تۆ لەگەڵ کەسایەتێکی ترە پێم خۆشە خۆت من باسکی هەمان کەسایەتی دوای ساڵانێکی زۆر هەمان ئەم وێنەیەتان دووبارە کردەوە. ئەمە کاک برایی میناوە یا ساڵی هەشتایە کۆتای نازانم هەشتایە چون بۆ کانی مستەفا دەیەکە لە گەرمیان چون سەردانێکی ئەوانیشم کرد و ئەم کوڕم لەگەڵا هات. زۆر ڕاستە دیارەمە هەر وێنەی تۆ ئەوی لە مەخیرەوە ئێستا لە بەیەکەوە هەمان مامۆستای دووبارە قوتابیانی ڕاپەڕینە. بەڵێ کاک شەوکە جەنابەت لە دوای ساڵانێک کە لە جوتیاران نامێنی لە نەوەدەکان بەڵام لەم ساڵانەیە خیت جارێکتر ئەچیتەوە جوتیاران. بەڵێ لەوێ دەسەکەی تۆ بەکار و بۆ خزمەتی جوتیاران و ساڵانەی کە لەوێ بوویت خزمەتی زۆرت کردووە. یەکێک لەوانەیەکانی کە زۆر دیار بۆ ساڵانە کۆمەڵێک ئۆتۆمبیلی زۆر بۆ جوتیارەکانی کوردستان هات و لێرە زۆرینەی زۆریان ئۆتۆمبیلەکانیانەوەگرن. پێم خۆشە خۆت باسی ئەزمموی ئەو چەند ساڵەتم بۆ بکەی لەوێ. وەڵا دوایەوە من جوتیاران من دوایەوە لە مەڵبەندی نوێ نەمام ستیویەکی ئاباد بەسەلا دوای بوومە ڕابەر سیاسی لەشکری شار بازێر دوایەوە بووم بەکارگەڕی مەڵبەندی پێشمەرگە دوایەوە تا لە ڕبژاردنێک کادەر نەچوومەوە لە 2005 کاک مەلا بەختیار بانگی کردم وتی دوای ڕووداوی یەکی شبات کۆمەڵێ شەهیدمانە بوو لە هەولێر بە تایبەت ئەوەی کە مەڵبەند تەقیەوە یەکێ لەوانە لێ پرسراوی ڕێکخراوی یەکێتی جوتیاران بوو وتی ئەوشێنمان بۆشیماوە ئەبێ بچیتە ئەوێ ئیش بکەی. منیش سپاسم کردو وتم باشە کۆنیش لە یەکێتی جوتیاران بووم معلوماتمە و گەڕامەوە بۆ ئەوێ لەوێژی تر کەوتینە ئیشکردن لەگەڵم و ناوچەکانە کۆمپانیای سەردار هاتن داوایان کرد کە پیکاپمان بۆ بێنن بۆ هاوکاری جوتیاران. ئێمەش تاوتمان لەگەڵاکردن و کۆمەڵێ پیکاپمانیارم کۆمەڵی گوێنم لەلایە ئێوەن کە چوونەتە دەرەوە و بۆ ئەوە گەڕاون مەڵامەیەکێکە لە وێنانە کە ساڵانە چوونەتە تۆکیۆ یابانە بڵێ ئەوانە چێن بێک ئەمە کاک اختیاری حاجی فارسە ئەمە کاک سەردارە ئەمە کاک سۆرانە زوانە سەماون دەستەکان ئەمە ژوێنێکی جەنابتە لەگەڵ کاک سەردار پێما بێر بۆمە بەسە چوونەتە دەرەوە. بڵێ ئەمە داوەتێکی ئاینیان کردین هەر لە تۆکیۆیە. بڵێ ئەمە شەر وێنەیەکی تری ئەو سەردانانەیە بۆچی ئەم ژرانتانە بەرکردە ئەو کوێ ئەوە ناومعمەلی توێتاکەیە هین پیکاب نیسانە بۆیە ئەو جلان لەبەرکە ئەنجا بچیتە ناو معاملەکانەوە. ڕاست بەنیەوە خۆتان لە نزیکەوە دروستکردنەکانتان بینی بە شتێکیان پێوتی. زۆر ڕاستە. ئەمە ژوێنەیەکی تری کاک سەردار و جەنابت و کاک ئەحمەد و ئەو کاک سەردارە ئەمە مدیری شەریکەی توێتایە. ئەمە کاک ئەحمەدی نۆکانە شێخ ئەحمەد ئەوەش منم. دەستەکانە خۆش بە دیارە وێنەکان زۆرن ئەم سەردانتان ئەنجامی هەبوو زۆرێک لە جوتیارانی ئەو کاتە زۆر زۆر ڕاستە دەستەکانە خۆش بێ دیارە بەداخۆ کاتی بەرنامەکە بەرە کۆتایی ڕوا ئێمە ئەمڕۆ زۆر خۆشحاڵمی لەگەڵ جەنابەت تەندروستی باش بۆ جەنابەت گەشەوەبی هەموو ڕەنج و ماندووبوونەی کە ساڵانێکی زۆر لە شاخ و لە شار داوتە مێژوو بە شانازی و بۆتانە نووسێتەوە ئێوە جێگەی شانازی ئێمە دەستەکان خۆش بێ زۆر ماندوومان کردی چاومەڕۆکەم ئەلکتار کێشراوە هاتون بۆ لای زۆر سپاس بۆ تو کاک شکۆجیان زۆر سپاس خۆشەویستان بەم شێوە هاتی لە کۆتاییم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکدا.